لەگەڵەوەی دوێنێ یادی ڕۆژنامەگەری کوردی بوو ئەم پرسا بە تایبەتتر لە ئێستادا و تا چەند ڕۆژێکی دیکە بەردەوامی دەبێت و هەروەها باسی ڕۆڵی ژنانیش لەم نێوەندەدا لای لێکراوەتەوە قسە و گفتوگۆی زۆری لەسەر کراوە. دیارە بەشداری ژنان لەم کایەدا گرنگە وەربا بابەتێکی گفتوگۆی ئەمڕۆمان دەبێت کە باس لەوە دەکات نێو ناوەندی میدیای ڕۆژنامەگەری کوردی ژن ڕۆڵێکی کاریگەر و کارەی هەبووە هەر لە ڕابردووە هەتا ئێستش کە ئێستا زۆرێک لە ژنان لە پێگەی خۆیاندا ڕۆڵ و بەرچاویان هەیە لە ڕاگەاندندا بەشێکی زۆری ژنان توانیویانە ئەو کایە بکەنە پیشەی سەرەکی خۆیان و ڕۆڵیان هەبێت لە میدیادا و هەروەها بتوانن جێدەستی خۆیان دیار بێت. تایبەت بەم بابەتە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە زۆر بەڕێز ئاڤان فارس ئیسا ڕێخەری سەنتەری میترۆ لە هەولێر لەگەڵمان دەبێت. دیارە ژنان بە شێوەیەکی گشتی هەر لە سەرتاوە تا ئێستا ڕۆڵی دیار و بەرچاویان هەبووە لە ڕۆژنامەگەری کوردیدا و هەروەها لە میدیادا توانیویانە بە لێهاتووی خۆیان تەواوی ئەو بابەت و پرۆگرامانی کە هەیە پێشکەشی بکەن ئامادەکاری بکەن لەم نێوەندەدا ڕۆڵی ژن بەرز دەنرخێنرێت وەرەوە تایبەت بەم بابەتەش زۆر بەڕێز ئاڤان فارس ئیسا لەگەڵمان دەبێت. خاتو ئاڤان سڵاوت لێبێ سپاس بۆەوەی کە لە ستودیۆکانمان لە هەولێر لەسەر ئەم پرسە لەگەڵمان ئامادەیت. بە شێوەیەکی گشتی من دەمەوێت دەستپێکی پرسیارەکەم باز لەوە بکەم چەندین ساڵ بەسەر یادی ڕۆژنامەگەری کوردیدا تێدەپەڕێت. لە ڕابردوودا هەتا ئێستا پرسی ژنان چۆن دەبینیت؟ دەکرێت بڵێ ژن لە ڕۆژنامەگەری کوردی وەروە لە میدیادا توانیوێتی ڕۆڵێکی کارا و کاریگەری هەبێت بە بەراورد بەڕابردوو؟ بەڵێ خاتو ئاڤان ئەگەر گوێبیستی دەنگی من بیت دەمەوێت باز لەوە بکەین دیارە ڕۆژنامەگەری هەر لە سەرەتاوە هەتا ئێستا ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان وەروەها ژنیش لەم نێوەندەدا ڕۆڵی کارا و بەرچاوی هەبووە. پاش تێپەڕبوونی ئەو چەند ساڵە کە ڕۆژنامەگەری کوردی دەرچووە دەکرێت بڵێن ژن لە ئێستادا بە بەراورد لە ڕابردوو توانیوێتی پێگەی خۆی هەبێت و توانیوێتی جێدەستی خۆی لە بواری میدیادا زیاتر بچەسپێنێت؟ بەڵێ تا کێشەی میوانەکەمان چارەسەر دەبێت دیارە لە ئێستادا سەوتی من ناگاتە لای میوانەکەمان باس لەوە دەکەین کە لە دوێنێ با بڵێن 24 مانگ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی 22 مانگ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی بوو لەم ڕۆژەدا یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی ڕۆژنامەی کوردستان چاپکرا و بڵاوکرایەوە لەسەر دەستی مقداد مدحەت بەدرخان لە قاهیرە. لە سەرەتاوە هەتا ئێستا ژنان توانیویانە ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە میدیادا لە ڕۆژنامەگەری کوردیدا دیارە با بڵێن دەکرێت بڵێن پشکی باش بەر ژنان کەوتووە و توانیویانە لە نێو ڕاگەیاندندا ڕۆڵی کاریگەر و بەرچاویان هەبێت لە ئامادەکردنی ئەو پرۆگرامانەی کە پێشکەش دەکرێن هەم لە ئامادەکردن و هەم لە پێشکەشکردن و هەم وەکو پەیامنێری چالاک وەک ڕۆژنامەنووس توانیویانە لەم نێوەندەدا جێدەستی خۆیان دیار بێت. لەگەڵەوەشدا بەشێک لە ژنان یاخود چالاکوان یاخود ئەو ژنانەی کە لە میدیادا کار دەکەن چەندین ڕەخنە و پێشنیاریان هەیە باسەوە دەکەن کە لە ئێستاشدا لە ناوەندەکانی ڕاگەیاندندا بە تایبەتر ژنان پشکی شێریان لە بەرنامە با بڵێن ئەو بەرنامانەدا بەرنەکەوتووە کە بەرنمەیەکی زۆر بەهێزن و قورسانێت تەنانەت باس لەوە دەکرێت کە بەشێک لە بەرنامە لاوەکیەکان ژنان توانیویانە ڕۆڵی بەرچاویان هەبێت دەمە لە کاتێکدایە کە بە شێوەیەکی گشتی لە ناو ناوەندەکانی یاخود با بڵێن لە نێو دەستگاکانی ڕاگەیاندن لە ڕۆژنامەکان لە گۆڤارەکان ژنان توانیویانە هاوشانی پیاوان ڕۆڵیان هەبێت و ئامادەییان هەبێت لەو ڕووماڵکردنی ئەو بابەتانەی کە هەم پرسی نیشتیمانی هەبێت هەم کێشەی کۆمەڵایەتی بێت و بە شێوەیەکی گشتی ڕۆڵیان هەبێت لە چارەسەرکردن یاخود لە باسکردنی ئەو کێشانەی کە لە نێو کۆمەڵگەی کوردی دەبێت جا هەم بە کێشەی سیاسی هەم کۆمەڵایەتی و هەم بە دوواداچوونە وردەکانیان تایبەت بە پرسی ژنان یاخود ئەگەر بێت و بەراوردکاریەک بکەین لە چەند ساڵی ڕابردوو یاخود لە سەرەتای دامەزراندنی دەرچوونی ڕێژنامەگەری کوردی هەتا ئێستا ژن پێگەی چۆن بۆ دەکرێت ئەو بەراوردکاریە بازەوە بکەین لە ئێستادا ژن زیاتر لە ڕابردوو توانیوێتی جێدەستی زۆر زیاد بێت. ئەم پرسیارە ئاڕاستەی میوانەکەم ئاڤان فارس ئیسا دەکەم خاتو ئاڤان ئەگەر گوێبیستی پرسیارەکەم بیت لە ئێستادا باز لەوە دەکەین لەوە دەست پێ دەکەم کە ئایا ژنان بە بەراورد با ساڵانی ڕابردوو لەگەڵ دەستپێکی دەرکردنی ڕۆژنامەگەری کوردیدا لە ئێستادا توانیوێتی پێگەیەکی بەهێزی هەبێت لە ڕۆژنامە و ڕاگەیاندندا؟
ئەم کاتتان باش باشتر سات و بینەرەکانی باش بەڕاستی کاتێک باسی پێگە ئەکەین ئمە ئەبێت داتا و ئاماری وردمان لە بەردەستا بێ لە بەرەوەی کە ئەو بابەتە بابەتێکی هەستیارە ئمە ناتوانین بە شێوازێکی هەرەمەکی بڵێین پێگەی ژن لەم ئاستەیە یاخود چۆنە ئایا ئەو پێگەیە کە هەیەی تا چەنە پێگەیەکی هەستیارە ئێمە لە ڕووی چەندایەتیەوە ئەتوانین بەرەو پێشچوونی باش باس لێوە بکەین لە ئەوەی کە ژنان توانیویانە ئێستا لە نێو دامەزراوە و دەستگاکان و کەناڵەکان کار بکەن بەڵام لەو دەستگایە یاخود دامەزراوە تا چەنە ڕۆڵ و بەرپرسیارەتیەکی گەورەیان هەیە یاخود لە ناوەندی بڕیاری میدیاین ئەو بابەتە زۆر زۆر گرنگە چۆنایەتی لە چه ئاستێک هەیە ئایا ژنان لە نێو استراتیژەت و سیاسەتی کەناڵەکە بوونیان هەیە ئەتوانن ئاراستەی سیاسەتی کەناڵەکە بگۆڕن یاخود لە هەندێک بابەت و لە هەندێک کاتە کە پێویست و تا و ئێمە کەمپین و یاخود پرۆژەی استراتیژی تایبەت بە ژنان و یەکسانی جەندەریمان هەیە ئایا تا چەنە ژنان ڕۆڵیان هەیە بەپێی ئەو بە دوواداچوونانە کە من زیاتر لە ساڵی ڕابردوو فۆکەسم لەسەری کردووە زیاتر بۆ خوێندنی باڵا بوو دەرەکەوت بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر لە 7 کەناڵمان هەیە بە نووسرا و خوێندرا و وێبسایتەکان بەشێکی زۆر کەمیان ژنان بەڕێوەی ئەبەن بەشێکی زۆر کەمیان ئەم کەناڵانە بە ناوی ژنانەوە تۆمار کراون ئەمانە بۆ خۆی پرس و بابەتی زۆر زۆر گرنگە نابێ هەروە ئاسان ئێمە بەسەرمانە تێپەڕێ و پێمان وابێ ئەمە دۆخێکی ئاساییە نەخێر دۆخێکی ئاسایی نیە لەبەر ئەوەی کە ئێمە ئێستا ژنانێکی زۆر چالاک و بە توانامان هەیە تەنانە ژنانمان هەیە لە بواری ئەکادیمیا و لە بواری هەم ئەزمموونیەکە ئەزممونێکی زۆر باشیان هەیە زۆر پێشکەوتون زۆر بەتوانان ئەمە مانای ئەوە نییە ئێمە جیایان ئەەکەینەوە لەگە ڕێگەزەکە نەخێر ئێمە باسی ئەوە ئەەکەی کە ژنان خۆیان پێشخستووە ژنان لە ئاستی ئەکادیمیایە بەرەو پێشتون بەڵام ئەی لە کوێی کاری میدیاییان پێگەیان چییە لە نێو دامەزراوە خات و ئاوان کەواتە ژنان لە ئێستادا لە کوێی کاری میدیاییان بۆ هۆکاری کە تۆ بە دوواداچوونت لەسەر ئەم پرسە کردووە دەکرێت بڵێن ژنانی توانیویانە لە چارەسەرکردنی با بڵێن پرسەکاندا یاخود لە ناوەندەکانی ڕاگەیاندندا توانیویانە ڕۆڵی کارایان هەبێت و بڕیار دەربن؟ بەڵێ بەداخەوە وەکوتم ژنان لە پێگە هەستیارەکان نین لەو شوێنانە نین کە استراتیژەتی کەناڵەکە یا سیاسەتی کەناڵەکەی لێدا ئەڕێژێ ئەمە زۆر جار هۆکاری ئەمە چییە خات و ئاوان ئەتوانێت بڵێ بەداخەوە هەمان ئەو ئەقلیەتەی کە لە کۆمەلگا هەیە زۆر جار ململانێ و بربەست بۆ ژن دروست ئەکا لە نێو کەناڵەکانیش ئەو بابەتە هەیە یعنی لەوێشدا ململانێ و بربەست بۆ ژن دروست ئەبێتەوە ڕاستە ڕاگەیاندن پیشەیەکی سەردەمیانەیە پیشێکە پێویستی بە هەوا و نەفەسێکی دیموکراسیانە هەیە پێویستی بەوە هەیە کە ئەو کەسەی لەویا کار ئەکا بۆ پەڕی بەرپرسیارەتیەوە کار بکە کەسێکی پێشکەوتن خواز بێ مۆدرن بێ بەڵام کەیەتە سەر ئەوەی کە پۆستەکان دابەش ئەکرێ لەویە جارێکی تر ئەو چاوەڕوانیەی کە زۆر جار پێمان وایە بۆ چوونەکان بیر و باوەڕەکان گۆڕاوە نەخێر ناگۆڕێت ڕەنگە پیاوێک حەز نەکات ژنێک بەرپرسیارەتی بەشێک وەربگرێت کە ئەو کاری تەیەکە زۆر بەدەگمەن هەیە بۆ نمونە لە کەناڵەکان ئەوەی من دوواداچوونم کرد چەند کەناڵێک بۆ نمونە بەرپرسی پەیوەندیەکانیان یان بەرپرسی پەیامنێرانیان ژن بوون کەناڵەکانی تر ژنان لە پێگەکانی ئەم پێگانەی کە بەڕاستی بۆ استراتیژەتی کەناڵەکە گرنگ نییە لەویایە ڕۆڵیان هەیە بۆ نمونە بەرنامەیەکی هوەریە ئێمە ناڵێن هوەر گرنگ نییە بەڵام لەوێدا کە کەمتر هەز بە تواناکانەکرێت لەوێدا یاخود لە بەرنمەیەکی چێش لێنانایان لە بەرنمەیەکی جوانکاری و میکەپ ئارتیست و شتەیە کە ئەمە جۆرێکە لە جیاکاری جەندەری بەڵێ
خاتوواوان بە بڕوای تۆ ئەم جیاکاریە پەیوەندی بەو دەستگا و کەناڵەوەیە کە ژن خۆی ئیشی تێدا دەکات ئەگەر وایە ژن چۆن خۆی بتوانێت توانەکانی خۆی بسەلمێنێت تاکو لە ڕێگەی سەلماندنی توانەکانیەوە ئەوایش ببێتە ناوەندێکی بڕیاردان لەو دەستگای کە کاری تێدا دەکات ژن چۆن ئەمە بکات؟ بەڵێ من پێم وایە نابێ بێدەنگ بێ کاتێک پێگەیەک هەست ئەەکەم ئەو پێگەیە بۆ من گونجاوە من ئەتوانم تواناکانی خۆمی لێە پراکتیزە بکەم کاری تیا بکەم با بێدەنگ نەبم یاخود هەندێک بیانووی لاواز یاخود هەندێک بابەت ئەهێنرێتە پێشم وەکو بەربەز پێویستە قبول نەکەم دەنگ هەڵبڕم بڵێم من ئەتوانم لەم پۆستە لەم پێگەیەدا کار بکەم ئەتوانم کارەکانم بە شێوازێکی زۆر خێرا و سەرکەوتوو ئەنجام بەم زۆر ئاسایی ئەگەر ئەم کەناڵە باوەڕی بە توانای منێک نەبێ وەکو ژنێکی میدیاکار بەجێی بهێڵم ئەگەر نەمتوانی ئەم بێدەنگیە کاریگەری نەبێت یاخۆت گۆڕانکاری دروست نەکەم لە ئەو ئەقلەی کە کەناڵەکە بەڕێوە ئەبا زۆر ئاسایی ئەتم بەجێی بهێڵا بڕۆ دامەزراوێکی تر لە شوێنێکی تر کە باوەڕیان بە توانای تۆ هەیە ئەمە خەباتێکە ئەبێت تۆ کاری تیا بکەی وەکوتم بێدەنگ نەبوون لەوەی کە ڕۆڵەکانی تۆ لاواز سیر ئەکرێ کاریگەری یاخود ئەو توانایی تۆ لە چوارچێوەیەکە قەتیسەکە پێی وایە تۆ هەر گونجاوی بۆ هەنێک بابەتی لاوەکی بەڵام ناتخاتە ناو استراتیژەت و سیاسەتی کەناڵەکە کەواتە ئەتوانی ئەو بێدەنگێ بشکێنیت و دەنگ هەڵبڕێ شتێک تریش هەیە من بە بەردەوام باوەڕم پێیەتی و ئەیڵێمەوە ئەوەیە کە ژنان ئەبێت بە تایبەتی ژنانی میدیاکار ئەمە بۆ هەردوو ڕێگەز گرنگە خۆ پێگەیاندن بەڕاستی زۆر مهمە لەگەڵ ئەوەشە من ڕام وایە لە بەرەوەی تۆ بربەستەکان لە بەردەم ژنانی ڕۆژنامەنووس زیاترە بۆیە ئێمە ڕۆژنامەنووسی ژن میدیاکار پێویستە بە بەردەوام لە هەوڵی خۆ پێگەیاندن و ئەپدەیتکردنی تواناکانمان بۆ ئەوەی کە کاتێک یێتە سەر ئەوەی کە بە من ئەڵێ ئەی تۆ بە توانای لەم بابەتە ئەی تۆ ئەتوانی ئەم شتە بڵێ منیش بۆ پەڕی توانە و بڵێم بڵێ ئەتوانە خاتو ئاڤانجگەلەوەی کە با بڵێن میدیاکاری ژن خۆی ڕۆڵی سەرەکی لەوە هەیە کە توانەکانی خۆی بەرەو پێش بخە بەشێک لە میدیاکارە ژنەکان لە ناوەندەکانی ڕاگەاندندا گلەی ئەوەیان هەیە کاتێک کە خولێک کە وەرکشۆپێک دەکرێتەوە بۆ میدیاکارەکان و بە تایبەتتر ئەو میدیا ئەو یاخود ئەو خولە وەرکشۆپانەی یاخود ئەو مەشقانەی کە لە دەرەوەی وڵاتن زیاتر پیاوان بەشداری تێدا دەکەن و ژنان کەمتر بەشداری تێدا دەکەن بۆ چوونی تۆ لەسەر ئەمە چییە؟ دیارە هەندێک جار بەڵام هەمیشە نا بربەستی کۆمەڵایەتی هەیە بۆ ئەوەی کە ژنان تواناکانی خۆیان بەرەو پێش ببەن لەبەر ئەوەی کە ئێمە ڕاستە وەکوتم لە ڕووی چەندایەتی و ژمارەی زۆری ژنانە بینی لە کارکردن بەڵام ئەو ژنە یاخود ئەو پێیان نێرە ئەو کچە پێشکەشکارە کە ئەی بینی لەسەر شاشەکە مانای ئەوە نییە کە هیچ بربەستێکی نەماوە هیچ کێشێکی نەماوە زۆر جار لە میدیاکارەکانمان ڕەنگە دایک بێ یاخود ڕەنگە بربەستی دیکەی هەبێ بەڵام حەزی بۆ کاری میدیایی زاڵ بووە بەسەر ئەم تەگەرانە هاتووە بەدەم بینەرەکەەوە پێ ئەکەنێ پەیامەکەی خۆی ئەگەێنێ بەڵام لەلایەکی ترەوە بربەستی کۆمەڵایەتی هەیە یاخود زۆر جار بربەستەکە بربەستێکە لە کەناڵەکە بۆی دروست ئەکرێ بەڕاستی بۆ نمونە زەمینە سازی بۆ ناکە کاتێکی زۆرتری پێنایە بۆ ئەوەی کە ئەم ڕۆژنامە نووسە ژنە یا میدیاکارە پلانی خۆی دابنێ ڕەنگە لە کاتێکا پێی بڵێ کە هیچ دەرفەتێکی ئەوە نەمابێکە ئەم ڕۆژنامە نووسە بتوانێت ئەم دەرفەتە لەگەڵ کارەکەی ڕێک بخات ئەمە من پێم وایە بەشێکی پەیوەندی بە جیاکاری هەر جیاکاریەکە هەیە و بەشێکیشی هەر ئەوەیان لە مێشکی خۆیان لایەوەیان لە پلانەکەدایان ناوە کە ڕۆژنامە نووسێکی ژن
با بەشداری بکە هەندێک بەشێک لە بربەستەکە من ڕامایە خودیە یعنی پەیوەندیدارە بە ڕۆژنامە نووسەکە بەشێکیشی پەیوەندیدارە بە استراتیژەتی کەناڵەکە کە هەر باوەڕی بەوە نییە کە ژنەکە بەرەو پێش بچێ ئەو ڕۆژنامە نووسە اینجا هەر کەیتە سەر ئەو دەرفەتە گرنگانە ڕەنە ئێمە من زانیاریم هەیە کە ڕۆژنامە نووسەکان زۆر جار خول هەبووە یاخود ڕاهێنان هەبووە کۆمەڵێشتی تر هەبووە لە ناوەی کوردستانە ڕێگریان لێ کردووە بە بیانووی نەبوونی کات و ئەوەی کە ناتوانێ بەشداری بکە. باشە خات و ئاوان بابەتێکی دیکە هەیە تایبەت بە وەرگرتنی زانیاریەکان یاخود مافی دەستکەوتنی زانیاری لەمڕۆوە ژنان تا چەند دەتوانیویانە لەو بابەتی کە کاری تێدا دەکەن جا پەیامنێر بێت یاخود ئامادەکار بێت یان پێشکەشکار و بێژەر بێت تا چەند دەتوانیوێتی لە وەرگرتنی ئەو زانیاریانە ڕۆڵی سەرەکی هەبێ و پێداگیری بکالەوەی کە بتوانێت بە دوواداچوونێکی ورد لەسەر بابەتەکە بکە. دیارە لە هەرێمی کوردستان بۆ هەردوو ڕەگەزەکە ئێمە زۆر جار کێشەی دەستڕاگەشتن بە زانیاریمانەیە لە بەرەوەی کە ڕۆژنامە نووس لە وڵاتە وەک پێویست هاریکاری ناکرێت یاخۆت ئەو لاپەڕە یاخود ئەو وێبسایتانەی کە تایبەتن بە پێدانی زانیاریهی لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتەکانیان هەر لایەنێکیتی وەکو پێویست نییە من ڕام وایە ئەمە بەشێکی پەیوەندی هەیە بە کللتوری میدیایی لە هەرێمی کوردستان هێشتا ئەو هەماهەنگی و زەمینە سازیە دروست نەبووە ڕاستە تۆ ژمارەی کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆژ لە ڕۆژ لە زیادبوونایە بەڵام ئەمە نەبووتە هۆی ئەوەی کە ئەو بۆ چوونەش بگۆڕدرێت کە ڕۆژنامە نووس ئامانجی خزمەتکردنە بە خەڵک زانیاریەکان بگەێنێ ئەگەر بۆ پیاوێک جارێک قرس بێ دەستڕاگەشتن بە زانیاری زۆر جار بۆ ژنێکی ڕۆژنامە نووس قورستر ئەبێ لەبەر ئەوەی کە هەندێک جار بەخۆی پێگە کۆمەڵایەتیەکەتەوە هەندێک جاریش پەیوەندیدارە بەوەی کە نەبوونی کاتە یاخۆت کۆمەڵێک بربەستی دیکەیە بەڵام لەگەڵ ئەوەشان هەستم کردو زۆر جار ژنان ورترن لە وەرگرتنی زانیاری و باشتر ئەتوانن متمانەی ڕای بەرامبەر بەدەست بێنن لە وەرگرتنی زانیاریەکان بەڵام بە پێچەوانەوە ئەمە زۆر جار بەهۆی ئەو تێڕوانینە کۆمەڵایەتە دواکەوتووە هەیە کە کچێک سەرکەوتور ئەبێ لە بەدەستێنانی زانیاریان ڕۆژنامە نووسێکی ژن پێیان وایە ئەو لەسەر بنەمای ژنبوونی ئەم زانیاریانەی دەستکەوتۆ کە زۆر خچی جار خۆم لە میانی کاری مەدانی ئەوم ڕوبەڕوو ئەبێەوە کاتێک دەستم ڕائگەیش بە سەرچاوێکی زانیاری یاخود زانیاریەکان پێیان ئەو لەبەر ئەوەی کە تۆ کچی بۆیە ئەم زانیاریانە دەستکەوتووە. بەڵێ دیارە لەگەڵ ئەوەی چەندین کێشە ڕوبەڕووی ژنان دەبێتەوە لە کاری ڕۆژنامەگاری و کاری میدیاییدا بەڵام دەکرێت بڵێن پێگەی ژن لە ئێستادا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو پێگەیەکی بەێسترە و دوانیوێتی سەرباری بوونی هەموو کێشەکان جێدەستی خۆی دیار بێت و ڕۆڵی هەبێت لە گەیاندنی هەواڵ و زانیاریەکان بۆ هاوڵاتیان؟ بە دڵنیاییەوە ڕۆڵ و کاریگەری کارکردنی ژنان توانیوێتی ئاراستەی کۆمەلگا بەرەو پێشتر ببە لەگەڵ ئەو بربەستانەی هەیە من زۆر جار ئەڵێم بەردەوامی ژنان بۆ خۆی وەڵامێکی گرنگە بەوەی کە تۆ ئەم هەموو کێشەت هەیە ئەم هەموو ململانێ و بربەستانەت هەیە بەڵام ئەوە هێز و ئەمە متمانە و بوێری ژنانی ڕۆژنامە نووسمان بۆ ئەسەلمێنێ کە سەرڕای ئەم هەمووە کێشەیە بەڵام ئەوان بەردەوامم لە گەیاندنی زانیاریەکان لە کارکردنیان ینی ئەمە سیمایەکی دیموکراسی زۆر جوان و سەردەمیانەیە کە ژنان ئەبینین لە نێو میدیایە کار ئەکەن هەوڵی تاکە کەسی زۆر باش هەیە من دڵخۆشم بەوە بۆ نمونە زۆر جار ئەبینم لەو کۆبوونەوانەی کە تایبەتە بەوەی کەڵک و ژنانی ڕۆژنامە نووسکۆ ئەبینەوانێ بۆ نمونە ئەبینم بەرپرسی پامنێرەکان لە کەناڵی کورسات ژنە ئەوە هەوڵێکی باشە سەرەتایەکی باشە یاخود لە کەناڵێکی دیکە ژنان وەکو بەرپرسی پەیوەندیەکان هەن ئەمە ببێت هەم مۆدێلێک بۆ ئەوەی کە لێرەوە نەوەستێ بەڵکو ژنان بتوانن
بەرەو بەرپرسیارەتی باڵاتر و پێگەی باڵاتر هەنگاو بنێن پێویستی بە نەفەسێکی درێژە پێویستی بەوە هەیە کە وەکوتم ژنان بێدەنگ نەبن لە شوێنێک کە پلەیەک یان پۆستێک بە ئەوە ئەزانن کە خۆیان ئەتوانن کاری بکە با دەنگ هەڵبڕن زۆر ئاساییە کە من ئەتوانم لەو پێگە و بەرپرسیارەتە کار بکەم لەگەڵ ئەوەشە ژنان ئەرکی تریان لەسەرشان ئەوەیە کە هۆشیاری یاخود بەردەوام لە هەڵمەتە هۆشیاریەکان بەردەوام بن بەوەی کارکردنی ئەوان یاخود بوونی ئەوان لە نێو میدیایە شان بەشان لەگەڵ هاوکارەکانیان ئەتوانێ پەیامی میدیایی باشتر بگێنن ئەتوانن پرۆگرامی باشتر پێشکەش بکەن ئەتوانن ببنە کۆدێکی زۆر جوان بۆ بەرەو پێشبردننی دیموکراسی ئازادی ڕادەربڕین بابەتی هۆشیاری لە کۆمەڵگا. بەڵێ خاتو ئەڤان سپاس بۆ زانیاریەکانت ومێ دەکەین پێگەیژن لە میدیادا بە تەواتی بەرز بنرخێنرێ و تەواوی توانەکانیان لە بەرچاو بگیرێت. زۆر سپاس بۆ ئاڤان فارز ئیسا کە بەڕێزیان ڕێخەری سنتەری میترۆ بوون لە هەولێر لەگەڵمان لەم تەوەرەدا گفتوگۆمان کرد.